لیستی موچەی خانەنشینانی هەرێم گەیشتە سەر مێزەکەی تەیف سامی. زانیاری وردەکاری تایبەت سەبارەت بە زیادکردنی موچەی خانەنشینان لە تیوارەوە بزانە. لیستی هاوتاکراوی موچەی خانەنشینانی هەرێم بە هاوتاکراوی لەسەر مێزەکەی تەیف سامی وەزیری دارایی عێراق و چاوەڕێ دەکرێت بۆ مانگەکانی داهاتوو موچەی خانەنشینانی هەرێم زیاد بکرێت. باپەی زانیاریەکانی تیوار لیژنەیەکی هاوبەشی وەزارەتی دارایی عێراق و نووسینگەی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و دەستەی خانەنشینی عێراق لەسەر ئەو پرسە پێکهاتووە. سەرچاوێکی ئاگادار بە تیواری ڕاگەیان لیژنەکە هونەریە و وردبینی لیستە هاوتاکراوەکەی موچەی خانەنشینانی هەرێم دەکەن. وتیشی هەرێم ئەو لیستەی ئامادەی کردووە بەپێی یاسای خانەنشینی عێراق زیادکردنی موچەکەی بۆ خانەنشینان حساب کردووە. بۆیە لیژنەکەی بەغدا وردبینی ڕاستی و دروستی شایستەی ئەو خانەنشینانە دەکات کە لیستەکە موچەکانیان بۆ زیاد کراوە. سەرچاوەکە وەشی وتووە وردبینی بۆ ساڵانی خزمەت و تەمەن و دەرماڵی حساب بۆکراوە و بڕوانامەکان دەکرێت. باپەی زانیاریەکان بڕیارە لیژنەکە لە 2 هەفتەی داهاتوودا دەست بەکار بێت و لە قۆناغی یەکەمدا موچەی خانەنشینانی مەدەنی وردبینی بۆ دەکرێت و بڕیاری لەسەر دەدرێت. باپەی لیستی هاوتاکراویش موچەی خانەنشینی بۆ سەر و 600,000 دینار زیاد دەکرێت. باپەی قسەی سەرچاوەکە زیادکردنی موچەی خانەنشینانی سەربازی کاتی زیاتری دەوێت و ڕەنگە بکەوێتە نزیکی کۆتایی ساڵ. بەم پێش بێت زیادکردنی موچەی خانەنشینانی مەدەنی دەکەوێتە مانگی 9 یان 10 ئەم ساڵ.